هاوڕێنم کاتتان باش لەسەر کۆبنەوەی چوارقۆڵی دوێنێ قسە دەکەین واتە کۆبوونەوەی دووەم ئەتوانی بڵێن لە نێوان رووسیا و سووریا و تورکیا و ئێران و تایبەت بە ڕەوشی سووریا. کۆبوونەوەیەک پێشتر لە ساڵی ڕابردوو جاری یەکەم ئەنجامدرا کاتێک هولوسی ئاکار و فیدان ئاکان چوونە مۆسکۆ لەوێ پێشوازیان لێکرا. وەزیری بەرگری سووریاش لەوێ بوو لە وەزارەتی بەرگری واتە لە لایەن سەرگی شۆگو پێشوازیان لێکرا. لەو کۆبوونەوەیدا ئێران نەبوو، لە کۆبوونەوەی ئەمجارەدا ئێرانیش هەبوو، واتە کۆبوونەوەیەکی چوار قۆڵی دوێنێ لە مۆسکۆ جارێکی تر ئەنجامدرا. کۆبوونەوەی ئەمجارە چەند تایبەتمەندیەکی تێدانە کە باسییان دەکەین. یەک لەوانەش گرنگترینیان بەشداری پێکردنی ئێرانە، یعنی دوای کۆبوونەوەی یەکام لە کۆتایی ساڵی ڕابردوودا کاتێک ئێرانیان بەشدار نەکرد، ئێران زۆر نیگەران بوو لێدوانیدا و ئەو کاتە ئیبراهیم ڕئیسی تەلەفۆن بۆ ڤلادیمیر پوتین دەکات، نیگەرانیەکانی خۆی پێڕادەگەینی و ئەڵێ ئێمە لە سووریا کۆمەڵی کاری گرنگمان کردووە، قوربانیمان داوە، هەم لە ڕووی معنەوی هەم لە ڕووی مادی، چۆن دەکرێت لە سووریا ئاشتی لە نێوان تورکیا و سووریادا ساز بکرێت، ئێمە تیایدا بەشداری نەکەین. پوتین لەوەدا ئاعتراز ناکە و پێشوازی لە پێشنیارەکەی ئیبراهیم ڕئیسی دەکاتەوە. بەو شێوەیە ئەتوانین بڵێن سووریا بەشداری پێکرا لەو کۆبوونەوەیە گرنگە. بێگومان کۆبوونەوەکە زۆر زۆر گرنگە. هۆکاری ئەوەی کە ئێران بەشداری پێکرا و رووسیا نەیتوانی ئاعتراز بکە، من ئەڵێم نەیتوانی، چونکە ڕەنگ بێ رووسیا پێی خۆش بێ بە تەنیا گەمەکەر بێ لە سووریا، بۆ چەند خاڵی دەگەڕێتەوە. یەک لەوانە ئێران لە سووریا هێزێکی گەورەی هەیە، هێزی سەرزەمینی هەری گەورە هێزی ئێرانە نەوەک رووسایە، یعنی بە مانایەکی دیکە ئێران ئەتوانێت لە سووریا هەموو گەمەیەک تێک بدە، هەموو گەمەیەک ئەتوانێت تێک بدە. دووەمینیان لە سەردەمی شەڕی ئۆکرانیادا ڕۆلی ئێران، گرنگی ئێران بۆ رووسیا دەرکەوتە پێش، ئەویش ئەوە بوو کە ئێران چەکی پێشکەوتووی بە تایبەتیش درۆنی فرۆشتە رووسیا و یانیش دای بە رووسیا و رووسیا بەکاری هێنان لە هەموو شوێنەکانی ئۆکرانیا تاوەکو ئێستاش بەکاری دێنی. پێشتر چەند مانگێک پێش ئێستا لەسەر داخوازی ڤلادیمیر پوتین ئەسەد بانکێش کرا بۆ مۆسکۆ و داوای لێکرا بوو کە لەگەڵ ئەردۆغان بەر لە هەڵبژاردن کۆب بێتەوە و ئاشت بێتەوە و تۆقەیەکی لەگەڵ بکە و ڕسمێکی لەگەڵ بگرێ، بەڵام ئەسەد ئەمەی ڕەت کردەوە. لێرەدا دەچینە سەر گۆڕانکاری دووەم لە میانەی ئەو کۆبوونەوەیدا. گۆڕانکاری دووەم ئەوەیە کە لەو ماوەیەدا لە نێوان ڕژێمی ئەسەد و دەوڵەتی سووریا و وڵاتانی عەرەبیدا پەیوەندێکی زۆر زۆر خۆش لە ئارادایە. بە تایبەتیش دوو وڵاتی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستیان بە پەیوەندی ڕسمی کردەوە، ئەوانیش مسر و سعودیا، یعنی هەردوو لە وەزیری دەرەوەیان ناردە پایتەختەکانی یەکتر دیداریان سازکردن و سعودیا ئێستاکە زۆر زۆر سوورە لەسەر گەڕانەوەی سووریا بۆ باوەشی کۆمکاری عەرەبی. هەندێک وڵات هەنە وەکو قەتەر و بزانم فاس، ئەمانە هەتاوەکو ئێستاش ئاعترازیان هەیە لەسەر ئەمە، دوو دڵن تۆزێک، بەڵام بەشی زۆری وڵاتانی عەرەبی لاینگری ئەوەن کە رووسیا بگەڕێتەوە ناو باوەشی کۆمکاری عەرەبی و لەو ڕەوشەدا دەبینین کە ئەسەد پشت و پەنایەکی قەیمتری هەیە لە جاران، یعنی جاران بە تەنیا لە بەرامبەر رووسیا ئەیتوانی هاوسەنگی ئێران بەکاربێنی، لە بەرامبەر هاوسەنگی ئێران هاوسەنگی رووسیا بەکاربێنی، بەڵام ئێستا هاوسەنگی وڵاتانی عەرەبیشی هاتوتە سەر و وڵاتانی عەرەبی لە بواری ئابووریدا بۆ بنیاتنانەوەی سووریا ڕۆڵێکی گرنگ ئەتوانن ببینن، چونکە هەموو پارەی هەموو دنیا بەخۆتان دەزانن لەوەیە. بۆیە ئەوەی
ئەردۆغان دەویست با بگەڕینەوە سەری سەرکەوتو نەبوو لەوەدا، ینی ئەو داخوازی ئەردۆغان نەگەیشتە جێ ئەسەد هەتاوەکو ئێستاش ئامادەنیە بەر لە هەڵبژاردن تۆقە لەگەڵ ئەردۆغان بکە. ئەردۆغان جگە لە تۆقەکردن هاوکات دەویست بەر لە هەڵبژاردن گڵۆپی سەوزی بۆ هەڵبکرێت بۆ ئەوەی هێڕشێکی تون بکاتە سەر ڕۆژ ئاوا. لەو کاتێک کە هێڕش دەکاتە سەر ڕۆژ ئاوا بێگومان ئۆپۆزیسیۆنی ئەردۆغان بێ هەڵوێز دەبێت، دەترسێ قسە ناکە، چونکە لەناو ئەو ئۆپۆزیسیۆنەدا کەسانی نەتەوە پەرست هەنا، هەم لەناو جەهەپا هەنا، هەم لەناو ئی پارتی هەنا، هەم لەناو گروپەکانی دیکەش هەنا، ئەمانە بێ هەڵوێز دەبن و ئەو کاتە هەدەب گوشاریان لێ دەکا، ئەڵێ ئێمە بڕیارماندا دەنگ بە کەمال کڵژدار ئۆغڵو بدەین لە بەرامبەر ئەردۆغان، بەڵام ئێوە لەو بوارەیەوە بێ هەڵوێستن. ئەو کاتە بەرەی ئۆپۆزیسیۆنی ئەردۆغان دەبێتە دوو پارچە و ئەردۆغان دەویست ئەمەش بکە، بەڵام ئەمەشیان سەری نەگرت. وا دیارە نە ئەمریکا و نە رووسیا و نە ئێران و نە سووریاش لەو قۆناغەدا نیان هەوێ دیارەکی وها بە ڕەجەب تەیب ئەردۆغان بدەن، تەماشا دەکەن کامیان سەردەکەوێ و دوای هەڵبژاردن ڕنگ بێ گەمەکانی خۆیان، تەکتیکی خۆیان، سیاسەتی خۆیان گۆڕانکاری بەسەردا بێنن. ئیتر ئەمانە لە ئارادەنە کۆبوونەوەکە لەو کەش و هەوایە بەڕێوە چوو. من تەماشای ئەنجامی کۆبوونەوەکەم کرد. لە ئەنجامی کۆبوونەوەکەدا ئەوەی جاری یەکەم بینیمان لێدوانی وەزارەتی بەرگری رووسیا و وەزارەتی بەرگری تورکیا وەکو یەک، هیچ جیاوازیەک لە بینیاندا نییە. پێشتر جیاوازی هەبوون، رووسیا دەیگوت لەسەر فلان بابەت قسەمان کرد، تورکیا دەیگوت لەسەر فلان بابەت قسەمان کرد، بەڵام ئەم جارە لێدوانەکانیان یەک بوون. بەڵام کە سەیری لێدوانی وەزارەتی سەربازی سووریا دەکەی، لەوێ لێدوانی جیاواز دەبینی. لە لێدوانە جیاوازەکاندا باس لەوە دەکرێت، یعنی ئەڵێن لە کۆبوونەوەکەدا باس لە کشانەوەی دەوڵەتی تورکیا کراوە و باس لە ئیدلیب کراوە، باس لە ڕێگای M4 کراوە، ئۆتۆبانی M4 لە ناو ینی پەیوەندی لازقیە و ئیدلیب و دیمەشق و حەلەب بەیەکەوە دەبەستێتەوە. لە بواری بازرگانی ڕێگایەکی زۆر زۆر استراتیژیە لە بۆ دەوڵەتی سووریا. دەوڵەتی سووریا لە پێشتریشدا هەوڵی داوە ئەم ڕێگایە بەدەست بخا، بەڵام تورکیا وەکو پێویست سەرباری ئەوەی کە ئیمزای کردووە، بەڵام وەکو پێویست لە بواری کرداریەوە هەنگاوی نەناوە. ئەماش خاڵێکی دیکە کە لێرەدا دەبینین لەو سەردەمەی هەڵبژاردندا بازارێک ویانیش گوشارێک لەسەر ڕەجەب تەیب ئەردۆغان کراوە، بەڵام رووسیا نایهەوێ ئەمە ئێستا باسکە، چونکە رووسیا لایەنگری ئەوەیە ئەردۆغان لەو هەڵبژاردنەدا سەر بکەوێت بە هەر شێوەیەک بێ و کاریشی بۆ دەکات، دوایی دێنە سەرەوەش بە کورتی. لە کۆبوونەوەکەدا ئەوەی سەرنجی منی ڕاکێشا کەسێک لەوێ بوو کە لە وەزارەتی بەرگری کار ناکە، یعنی لە وەزارەتی بەرگری ڕاستەوخۆ کار ناکە، وەزیری بەرگری نیە، بەڵام ڕۆڵێکی زۆر زۆر استراتیژیە لە ناو کابینەی ڤلادیمیر پوتیندا. ئەویش دیمترۆف شوگایف بوو. دیمترۆف شوگایف بەرپرسی بەشی تەکنۆلۆژی و فرۆشتنی دۆسیای چەکی رووسیا بە وڵاتانی دەرەوە و لە بەرامبەر ئەوە هاوپیشە تورکیەکەی لەوێ نەبوو، هاوپیشە سووریەکەی لەوێ نەبوو، هاوپیشە ئێرانیەکەش لەوێ نەبوو، بە تەنیا شوگایف لە کۆشەیەک لەوێ دانیشتووە. شوگایف ڕۆڵێکی استراتیژی زۆر زۆر گرنگی هەیە بۆ ئەو وڵاتانەی کە تەکنۆلۆژیای سەربازی رووسی دەکەن، واتە فڕۆکەی سو ببورن سو 35 و S400 S300 حتا لە فرۆشتن و مامەڵەکردنی S400 بە تورکیادا جاری یەکەم دیمترۆف شوگایف بوو، یعنی ئەو دەست پێش خەریە کرد و دیدارەکان ئەو سازی دەکردن و توانی ئەو کاتە دەرزێکی گەورە لە نێوان تورکیا و ناتۆ ساز بکە. لە دۆسیایی فرۆشتنی S300 بە یۆنان هەر ئەو کەسە بووە، هەرچەندە ئەو کاتە
پلێکی پۆستێکی نزمتری هەبوو بەڵام لەو بەشەدا هەر کار بەدەست بوو یعنی کەسێکی وا گرنگە لێرەدا بە کورتی دەگەینە ئەو ئەنجامەی کە لەو کۆبوونەوەیەدا خاڵە لاوازەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەستنیشان کراوە یعنی هەم دیارەکی پێدەن هەم خاڵە لاوازەکەشی دەستنیشان دەکەن خاڵە لاوازەکەی ئەوەیە ئیتر دەربارەی سووریا بەبێ گەڕانەوە بۆ مێزی چوار دەوڵەتەکە هیچ هەنگاوێک نەنی دوو لە بەرامبەر پشگیریکردنت لە بۆ ئەوەی لە هەڵبژاردن دەرچی ئەوجە لە هەڵبژاردنەکە چۆن دەردەسی بە شاق بە سەختەکاری بە درۆ و یانیش بە پارەی کاشی ڕووسی ئەمیان بابەتێکی دیکە لە بەرامبەر ئەوەدا وا پێدەچێ ئەم جارە کەتنێکی دیکەی پێ بکەن ئەو کەتنە چییە ئایا فڕۆکەی سوسی و پێنجی پێدەفرۆشن یان پاکەتێکی دیکەی S400 پێدەفرۆشن ویانش تەکنۆلۆژیایەکی دیکەی پێدەفرۆشن خۆی لە خۆیدا تورکیا بانگەشە ئەوە دەکا کە خەریکە فڕۆکەیەکی خۆماڵی تورکی دروست دەکا فڕۆکی جەنگی بەڵام ئەو فڕۆکەیە تورکیا بەخۆشی دانی بەوە داناوە ئەوان ناتوانن مانتۆڕی فڕۆکەکە ئامادە بکەن پێشتر ڕووسەکان قسەیەکی وایان کردووە کە دەتوان لەو بارەوە یارمەتی تورکیا بدەن بۆ ئەوەی مانتۆڕی ئەو فڕۆکەی بۆ دابین بکەن ئەمە لە بەرامبەر هەڵبژاردنەوەی ئەردۆغان ڕنگ بێ مامەڵەیەکی وە لە ئارادابێ ینی ئێمە پشتگیریت لێ دەکەینە هەڵبژاردن بەڵام دەبێت و چەند کارێکمان بۆ بکە یەک ڕێگای M4 سووریا پاک بکەیەوە بەشێک لە سەربازەکانت لەوێ بکەشیەوە و چەتەکان و تیرۆریستەکان بەرەو باکوور بگوازیەوە لە هەمان کاتدا پێویستە ئەتۆ چەکێکی دیکەی استراتیژی وەکو S400 لە رووسیا بکڕی بۆ ئەوەی بە تەواوەتی بە رووسیای ببەستنەوە و لە ناتۆی دوورکەنەوە ئەوە لە بەرژەوەندی ئێرانیشدایە لە بەرژەوەندی سووریاشدایە بێگومان ئیتر لە ئەنجامدا بە زۆر درێژی نەکەم دەمەوێت ئەو ڤیددیو بە کورتی کۆتایی پێبیم لە ئەنجامدا ئەسد بەر لە هەڵبژاردن دەست ناخاتە ناو دەستی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەگەری ئۆپەراسیۆنی سەربازی بەڕای من لە بۆ ڕۆژ ئاوا هەتا هەڵبژاردن کە 20 ڕۆژێک ماوە زۆر کەمە نایەنەوەی جارێ ئەم کارە بکەن چونکە سیاسەتی ئەمریکاش بە تەواوەتی ڕوون نییە لەو بارەوە سیاسەتی ئەمریکا ڕنگ بێ گۆڕانکاری بەسەردابێ ئەگەر ئەردۆغان لەسەر دەسەڵات بمێنێتەوە چونکە ئەمریکا لە ئەنجامدا وڵاتێکی پراگماتیستە و لەسەر ڕێگای M4 و ئیدلیب بازارێک هەیە ڕێککەوتنێک هەیە رووسیا ئەردۆغانی دەوێ بەڵام ئەسەد کلژدار ئۆغڵی دەوێت بێگومان چونکە کلژدار ئۆغڵ و پێشتر باسیلەوە کردووە کە ئەگەر لە هەڵبژاردندا سەرکەون لەگەڵ ئەوان گفتوگۆ دەکەن پشگیری لە تیرۆریستەکان ناکەن و حتا لایەنگری ئەوەن کە سوپاکیان لە سووریا بکشێنەوە لەو بارەشدا تەماشا دەکەن ناکۆچێک لە نێوان سووریا و رووسیای هاوپەیمانیدا هەیە و پشگیری پوتین بۆ ئەردۆغان لە ئارادایە بێگومان وابزانم سبەینەیە پوتین و ئەردۆغان کۆ دەبنەوە بەڵام وەکو ئەوەی کە ئەردۆغان دەیویست کە پوتین بەر لە هەڵبژاردن بچێتە تورکیا ئەمە پێک نایە لە ڕێگای ڤیددیۆ کۆ دەبنەوە ئیتر ئەردۆغان ئەمەش وەکو دەستکەوتێکی گرنگ بۆ هەڵبژاردنەکاندا دەفرۆشێتەوە بە کورتی دەمویست ئەمە بڵێم بەڵام خاڵێکی تریشەیە کە دەمەوێت بە کورتی باسی بکەم هەروەکو بینیتان لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆسەری دیموکراتیک پاکێتێکی ئاشتی ڕاگەاند کە لە 9 خاڵ پێک هاتبوو لەو 9 خاڵانەدا کۆمەڵێک بابەتیان باس کرد کە ڕنگ بێ ناسیۆنالیستە عەرەبەکان پێیان خۆش بێ ویانیش رووسیا و ئێران پێیان خۆش بێ ویانیش چی پێ دەڵێن ئەو قسەی کە
ئەردۆغان و کۆمەڵێک ناسیۆنالیستی عەرەبی بەردەوام دەیگوازنەوە وەکو ئەوەی کوردەکان دەیانەوێت دەوڵەتێکی سربەخۆ پێک بێنن ئەمەی لە دەستی دەرهێنان حتا لە مەسەلەی نەوتدا لێ دوانیاندا کە نەوت بەرهەمەی هەموو خەڵکی سووریایە و لەو بارەوە ئامادەن ڕێک بکەون و یەکێتی سووریا دەپارێزن و داوای لامەرکەزیەتیشیان کرد. ئایا لەو هەڵومەرجەدا خۆسەری ئەو لێدوانەی بۆدا ئەو لێدوانەی خۆسەری بێگومان لە بەرامبەر ئەو کۆبوونەوەی بوو کە دوێنێ ئەنجامدرا چونکە خۆسەری بەڕاستی دوا ڕۆژی خۆی بە شێوەیەکی دوور و درێژ بە تەواوەتی نابینێ و ناحەقیشی نییە چونکە ئەو هێزانەی لە سووریا هەنا ئێستا لەسەر یەک مێزکۆ دەبنەوە و دەوڵەتی سووریا وەکو جاران بێچارە نیە وەکووتم بەتەنیا ئێران و رووسیانین ئێستاکە وڵاتانی عەرەبیش پشتگیری لێ دەکەن و سعودیا زۆر جەخت لەسەر ناسنامەی عەرەبی سووری دەکاتەوە مەسریش بە هەمان شێوە ئیتر سیاسەتی ئەمریکاش بە تەواوەتی ڕوون نییە یعنی بۆ نمونە لە هێرشەکەی دوایی سلێمانی هێرشە درۆنیەکە کە کرایە سەر مەزلوم عەبدی هەتاوەکو ئێستا من زۆر چاوەڕێم کرد خۆم کرد هەتاوەکو ئەو ڕۆژ بۆ ئەوەی بزانم ئەمریکا لێدوانێکی لە لێدوانە ڕسمیەکانیدا ئایا دەوڵەتی تورکیا مەحکوم کردووە تا ئێستا یعنی ئیدارەی بایدن ئەڵێم ڕنگ بێ کەسانی تر هەبن مەحکومیان کرد بەڵام ئیدارەی بایدن تا ئێستا مەحکومی نەکردووە یعنی وەزارەتی دەرەوە مەحکومی نەکردووە کۆشکی سپی مەحکومی نەکردووە بەتەنیا ئەڵێن نیگەرانی و ئەمە بەڕاستی تۆزێک ڕنگ بێ ڕاڕایی و قەلەقی لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتی دروست کرد بێ دەربارەی سیاسەتی ئەمریکا ئایا ئەمریکا بەنیازی چییە دەیەوێت لە ئایندەدا ئەگەر ئەردۆغان بە هەر شێوەیەک بێ لە هەڵبژاردنەکاندا سەرکەوت دیسان خۆی لێ نزیک بکاتەوە خۆی لە خۆیدا لەو ڕۆژانەی ڕابردوودا ئیدارەی بایدن موافقەی کرد لەسەر ئەوەی کە تەکنۆلۆژیای F-16 تورکی نوێ بکرێتەوە ئەوە لە بەرامبەر ئەوەی کە تورکیا ڕێگایدا فیلەندا ببێتە ئەندامی ناتۆ بەڵام لەبەر ئەوەیە تاوەکو ئێستا ڕێگەی نەداوە سوێد بێتە ئەندامی ناتۆ لەسەر ئەوەی کە فڕۆکەی نوێی F-16 مۆدیلی نوێ بفرۆشنە تورکیا هەتاوەکو ئێستا ئەرەیان نەکردووە ئەمەش چاوەڕێی سوێد یعنی چاوەڕێی ئەوە دەکرێت کە تورکیا ڕێگا بدا سوێدیش بێتە ئەندام ئەگەر ئەمەی کرد ئایا پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا دەگەنە چ ئاستێک وە کاردانەوەیان لەسەر ڕۆژ ئاوا چی دەبێ ئەمانە هەموو جێگای قەلەقی بوون بۆیە پێم وایە خۆسەری دیموکراتیک ئەو چەند خاڵانەی ڕاگەیاندن بە کورتی دەبێت چاوەڕێ بکەینە تاوەکو هەڵبژاردن کۆتایی پێدێ ئایا لە هەڵبژاردندا بەڕاستی یعنی من پێشتریش باسم کردووە لە هەڵبژاردنەکاندا ئەردۆغان سەرناکەوی دەدۆڕێنی بەڵام ئەردۆغان دەتوانێت لەسەر دەسەڵات بمێنێتەوە یان نا یعنی ئەمانە دوشتی جیاوازن دەبێ بەردەوام لە یەکتریان جیا بکەینەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مالیکیش لە هەڵبژاردندا سەر نەکەوت وەڵام ئێستا مالیکی لەسەر دەسەڵاتە بە شێوەیەک لە شێوەکان نەتەنیا و چەند جارە دەیدۆڕێنی و دیسا دێتەوە سەر دەسەڵات یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنێکی وایە بۆیە نابێ ئەمانە غەریب بە غەریب ببینین لە تورکیاش هەندێک پێشکەوتنی سەیر و سەمەرە هەنا ئیدعایەکی زۆر بەهێز هەیە کە دەوڵەت لەو ڕۆژانەی ڕابردوودا سەردانی ئیمرالی کردووە یعنی دەوڵەتی ڕەجەب تەیب ئەردۆغان بەڵام بەدەستی بەتاڵ گەڕاوەتەوە دوێنێ هێرشێکی زۆر توندیان کردە سەر دیار بەکرد هەتاوەکو ئێستا ئەوەندەی من بزانم 220 کەس دەستگیر کراون یعنی دەستگیر کراون و لە زیندان هێڵراونەتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ و دیار نییەوە ئەمانە ڕۆژنامەنووسی بەکاریگەرن ئەدڤۆکاتن نووسەرن چالاکوانی سیاسین و ئەندامانی هەدەپی لە ناودانە کە لە ناو لە کامپانیای هەڵبژاردندا ئەتوانن دەور ببینن لە بەرامبەر ئەوەدا متتەفیقە ئیسلامیە کوردەکەی ئەردۆغان واتە حیزبوڵڵا سەرۆکەکەی دوێنێ لێدوانێکی سەیریدا یعنی ئەگەر بێت و هەر حیزبێکی کەی
ئەو لە دوانەیدا بواە لە ماوەی 24 سعاتدا حیزبەکە دادەخرا. لەیلا زانا بە تەنیا کاتی خۆی لە ساڵی 90 سوێندی خوارد بە برایەتی کورد و تورک بە کوردی سوێندی خوارد بە برایەتی کورد و تورک بە کوردی سوێندی خوارد 10 ساڵ گیرا. بەڵام زەکەریا یاپیچیۆغڵو سەرۆکی هودا پاڕواتە حیزبوڵڵا کە بە پێی داتاکانی تورکیا حیزبێکی تیرۆریستە و تاوانبارە بە کوشتنی 3000 کەسی سڤیل باز دەکەم لە لێدوانێکیدا ئاڵای تورکیای خستە ژێر پرسیارەوە. یعنی ئەمە زۆر شتێکی مقدسە لە بۆ تورکەکان لە بۆ هەموو تورکەکان ئاڵای تورکیا بخەیە ژێر پرسیارەوە و باسی لەوە کرد کە ئەو ئاڵای تورکیا نیە ئاڵای تورکە. زۆر سەیرە مەسەڵەن کەس شتیوای نەگوتووە لە بواری سیاسیشەوە کەس شتیوای نەگوتووە، بەڵام لێدوانێکی تند هەتاوەکو ئێستا نە لایەن باخچەری نە لایەن ئەردۆغان نەهاتووە. ئایا زەکەریا یاپیچیۆغڵو هاوڕێکەم متتەفیق و هاوپەیمانە ئیسلامیەکەم ئەو لێدوانت بۆدا هەتاوەکو ئێستا شتیی نهاتوە. یعنی ئەمە نیشانمان ئەدا کە لە ئایندەدا هەوڵ ئەدەن گوشاری پۆستاڵ و قامچی و سیلاح لە بەرامبەر هەدەف بەکاربێنن. لە هەمان کاتدا زەکەریا یاپیچیۆغڵو سەرۆکی حیزبوڵڵای کوردی هانی ناسیۆنالیزمی کوردی بدەن بۆ ئەوەی کوردە ناسیۆنالیستەکانی ناو هەدەف دەنگ بە زەکەریا یاپیچیۆغڵو بدەن بە هەدەف نەدەن. خۆی لە خۆیدا لەو بارەیەوە زەکەریا یاپیچیۆغڵو و ئۆفیسەکەی ئەوە دووەمین لێدوانی داوە تاوەکو ئێستا وابزانم ئەوڕۆ لێدوانی چکە هاتووە من بە تەنیا سەردێڕەکەیم بینی نازانم تا ئێستا پشتڕاست نەکراتەوە گوایە سەردانی ئۆفیسی بارزانیشی کردووە پێشتر دەیگوت تەلەفۆنم بۆ کردووە و لەلایەن پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستا لێدوانێک نهاتووە کە ڕەت بکاتەوە. ئەمە یعنی پێدەچێت پیلانێکی وا هەبێ بۆ ئەوەی کوردە ناسیۆنالیستەکان دەنگ بە حیزبوڵڵای تیرۆریستی کوردی بدەن کە هاوپەیمانی ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەریە. ئەمەش ڕاستینەی کوردایەتی و ناسیۆنالیزمی کوردیە کە ئێمە چەندین ساڵە کاری لەسەر دەکەین و باسی لێ دەکەین و داوا لە خەڵک دەکەین خۆیان لەمە بپارێزن و دوور بخەنەوە، چونکە کوردایەتی لە نەتیجەدا لە باوەشی ئەوانەدایە کە ئێوە پێی دەڵێن داگیرکەر لە باوەشی ڕەجەب تەیب ئەردۆغاندا. ئەمڕۆ تا بەرنامە ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشناو تکایە لە بیر مەکەن وەکو هەموو جارێک ئەو گلەیەتان ڕوبەڕوو دەکەمەوە ڤیدیۆکانمان بڵاو بکەنەوە لایک بکەن چونکە بەڕاستی ئەو کەناڵە کێشەی زۆر گەورەشی تێکەوتووە کەناڵێکی زۆر کۆنیش نییە بەشێکی زۆری خەڵک بەڕاستی ئەم کەناڵە ناناسن. کاتان لێ دەکەم ڤیدیۆکانمان لایک بکەن بڵاویان بکەنەوە ئەوانەی سوبسکرایب ئیشتیراکیان نەکردو ینی بەشداریان نەکردووە لە ڕێگای یوتوب سوبسکرایب بکەن بۆ ئەوەی لە ڤیددیۆ نوێیەکانماندا ئاگدار بن. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین ڕێز و سڵاو هیوا خۆشناو.